ئەمە وەک شارەوانی ئەمەژێک لەو هەنگاوانەی هەم داهات زیاد بکەین و هەم لە بۆ ئەوەی خزمەتی زیاتر شاری هەولێر بکەین لە ئەنجومەنی وەزیران بە بڕیاری سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران کە ئاڕاستی هەموو شارەوانێکان کراوە زەویەکانی ڕوکنە یان ئەوانەی بازرگانینە کە بتوانین ڕاستەوخۆ تەرخان نەکرێت بۆ هاوڵاتیان یان بۆ مەبەستێکتر بەڵکو بە پێی یاسا و ڕێنماییەکان یاسای 32 ساڵی 1986ەکە بە پێی ڕێنماییەکان تەقدیر دەکرێت و یاعلان دەکرێت لە ڕێگەی زیادکردنێکی ئاشکرا بۆ مەبەستە ئەمە ئەو ساڵ توانیمان لە سەرۆکاتی شارەوانی هەولێر نزیکەی ملیارە و 600 میلیۆن زەوی ڕوکنونایە بفرۆشین و واسود لەوم داهاتە ژوەرگرین کە ئەوە ژەر بە پێی بڕیاری ئەنجومەنی وەزیران و سوپاسەوە لەلایەن وەزیری شارەوانی گەشت و گوزار کە ڕۆڵێکی زۆر گرنگی هەبوو بۆ ئەم بڕیارە کە توانی ڕەزامەندیان وەرگرێت کە سەتاسەتی ئەم داهاتەی ئەم زەوی ڕوکنونایە بە بۆ پرۆژە دەبێت. ئێستا حاڵ ئێمە وەک سەرۆکاتی شارەوانی لە زمنی ئەم پرۆژانێک کە لەسەر ئەم پارێ زەوی ڕوکنونایە بە جێبەجێ دەکەین بریتە لە دروستکردنی شەقامی دووسایدی سەرەکی هەولێر بە حرکەیە کە لە دوای شەقامی 120 دەست پێ دەکات و تاوەکو نزیک بە حرکە دەبێت کە بە بڕی 600 میلیۆنە. زەوی نیشتەجێیە کە ڕوکنە بە پێی یاسا تەقدیر دەکرێت بە نرخی ڕۆژ و تۆزە کەمتر بەڵام لە ڕێگەی زیادکردنی ئاشکرا بە زیادکردنی ئاشکرا دەفرۆشتێت ئەوەی دەیکرێت و لە تاپۆ بەڕسمی بەناوی دەکرێت یانی یەکجاریە بۆی.